بینانی بەرەسڵاتان لەبێت و بەداوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرموو لە وەڵامی پرسیارەکەی تۆ کە سیستەمی دارایی لە هەرێمی کوردستانیا بابڵین بازاری هەرێمی کوردستان بازارێکی ئازادە وەڵامەکەی من بەم شێوەیە بێت حکوومەتی هەرێم و سیاسەتی کە جێبەجێ کات سیاسەتی بازاری ئازاد بەڵام من سیستەمی دارایی لە هەر شوێنێک بیگری دووجانبی هەیە لایانی خەرجەکانمان هەیە لەگەڵ لایانی داهاتەکان حکوومەت لە ڕووی خەرجەکان وەکو کاگات هەم خۆشی ئاماژی پێگەر بازاری کردو بە بازارێکی ئازاد هەرکەس ئازادە لە بازارە چ زۆر بازرگانیە کە خەڵک ئازادە لەوەی کە کاڵایەنە ناو هەرێمی کوردستانەوە خەڵک ئازادە لەوەی کە پرۆژە یانی بەشێکی گشتی با بڵێن لە ڕێگەی ڕێگە پێدان و بازار ئازادکردن بۆ هاوڵاتیان لە بەردەم هاوڵاتیان لە بەردەم تاجرەکانە بازاری ئازادە بەڵام لە بە پێچەوانەوە لە بەدیوەکەی تریا لە ڕووی داهاتەکانەوە گوتمان بازارێکی ئازاد نییە گەورەترین کەشتی پەرلەمان واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستانەوەیە کە زۆرترین کێشەکان لەسەر چیە لەسەر چۆنێتی داهاتەکانەوە لەسەر سەرچاوی داهاتەکان لە هەرێمی کوردستان داهاتەکانەوە ڕووی خەرجەکان ئازادیان ئێمە لەبەرەوەی حکوومەتی هەرێم بازاری کرد کە بازاری ئازادیانی ئەگەر کۆمپانیایەک بێ پرۆژێک جێبەجێ بکات لەوانەیە حکوومەت کاراسانی بکات ئیجازی پێ بدات ئەگەر تاجرێک بێ بازرگانی بکات حکوومەت دوای لێکۆڵینەوە ئیجازی پێدات با بڵین بازاریش هەمومان نەزانین بازاری ئازاد حکوومەتە داخو ناکە لەوەی کە نرخی کاڵایەک چەندێکە یان بۆوانە بەس لە ڕووی داهاتەکانەوە بازار با بڵین ئەکەوێتە سەرشانی حکوومەت دەمایان کە داهاتەکانی با بڵین بەشێکی گشتی من باسی داهاتی حکوومەت بکەنێرەیە داهاتەکان واضح نییە ڕۆژانە هەمومان لە پەرلەمان جۆمالێتی زۆربەی کێشەکان لەسەر داهاتەکانە حکوومەت ئەوەی کە خەڵک داوایە کات یەکەم ناڕوونی داهاتەکان ئایا سەرچاوی داهاتەکانی هەرێم تا ئێستا واضح نییە بریتە لە چی بە ژمارە تا ئێستا نەخراوەتە بەردەمی بۆ نمونە تەنها هەندام پەرلەمانەکانیش با بڵین خەڵکی ئاساییش نە تەنها هەندام پەرلەمانەکانیش ژمارە لە بەردەمیانە نییە کە داهاتەکان بێلەوەی کە لە بەغاوەیە ساڵانەیش لەبەرەوەی کە لە بەغاوێت ئاگدارن داهاتەکانی تری ناوخۆی هەرێم تا ڕادێکی زۆر واضح نییە لە هەمووی گرنگترەوەیە کە حکوومەت تا ئێستا دووبارەیەکەمەوە هەڵی نایەوە سەرچاوی داهاتەکان هەمە جۆر بکات جۆر بکات تەنها پشمان بەسۆ بە شێوەیەکی سەرێکی با بڵین بەڕێژەی لە سەدانە و بەرەو زوریش بەو پارانی کە لە میزانی گشتی عراقەوە یەت بەرەو هەرێمی کوردستان لە کاتێکە هەرێمی کوردستان ڕۆشنبوونی سەرچاوی داهاتە چ تەئسیرێکی لەسەر تەنمیە و لەسەر گەشەسەندنی ئابووری کاتێک کە تۆ داهاتەکانە ناڕۆشن بێ بێگومان ناتوانانی با بڵین زۆر پرۆژە هەیە تەژیع بکەیان جێبەجێ بکرێ کاتێکە ئەندام پەرلەمانان نەزانن کە داهاتەکانی هەرێمی کوردستان واضح نەبێت لە بەرچاویانە چەندێکە داهاتەکانیان حکوومەتیش بە هەمان شێوە لە زۆر حاڵتە ناتوانێت پرۆژەی تەواو بخاتە بەردەمی وەزارەتی دارایی یا بڵێن ناتوانێت خۆی ئامادە بکە بۆ ساڵی داهاتوو ئەوەنە پرۆژە جێبەجێ بکات. زۆر سپاس کاک ئەدهەم ئایا سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان سەرچاوێکی ناڕۆشنە و ئەگەر وانە چۆن ئایا ئەم ناڕۆشنی سەرچاوی داهاتەکە ناو پەرلەمان خۆشی نەزانێت داهاتەکانی هەرێمی کوردستان جگەل لە سەدا حەڤدەیە چیتری هەیە نابێتە کارەساتێک نابێتە گرفتێکی گەورە لە بەردەم داڕشتنێکی سیاسەتێکی دارایی ڕاست و دروست بۆ گەشەپێدانی ئابووری بابە جەناوت بڵێم ئەمە لە پەرلەمانی کوردستان کە میزانیە تەصدیق دەبی خەرجیەکان و داهاتەکان هەموو بە دیار دەکەون و ئەندامی پەرلەمانەکانیش بە هەموو لایەنەکانەوە لەوێ بەگشتی بەڵام کاگەت هەم کێشێکی زۆر هەیە لە پەرلەمانە ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکانی جۆمان کێشەکە لەسەر ناڕۆژی ئاخر ڕاوەست بازە نابێت بەوە بکەم ڕاستە گفتوگۆ دەکرێت ڕاستە شت دەکرێت بەڵام ئێمە لە بدایەتی 2023ەوە کۆنتترۆلی ئەو شتانەکران کە لە حدودەکان لە گومرگەکان کەم کرانەوە و هەروە زەریبە کەم کراوە و هەروەها بازەکان کەم کرانەوە و دوای ئەوەش ئێمە بە وەکو بچینە خەڵکیش پێی ناخۆشبی لۆ نمونە لۆ جەنابتان بینمەوە ئێمە کە مەسرەف عەقاری پارەی داخەڵک ئەوەلەن فایدەکە بۆ زەجا نابی ئەو فایدە وەربگیرێکە دەبتە ئیراد لە حکوومەت و لە دەوڵەت دوایی شەریکەی تەمین نابی کەس پارە وەربگری نازانم هەر بازێک کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەدرێ یانەک و قەراری پێویستە لەسەر بدێتە پەرلەمان یعنی لە باتی ئەوەی پشتگیری حکوومەت بکرێت و ئەوەی ئێمە کام لە ئێمە
ئەمن و لە من و لە جەنابتەوە کامە لە ئێمە دیارەك دەدەینە حکومەت یارمەتیم بی خۆی لەخوای جەناب ئاماژە کرد بۆی کە لە چەند ساڵی ڕابردوو هەڵتان ناوە بە کەمکردنەوەی باجەکان بەڕاستی شێک لە نەهامەتیەکانی هەرێمی کوردستان ئەم ڕۆیان بریتە لە کەمکردنەوەی باجەکان بەڕاستی کاتێکە تۆ باج کەمەکەیتەوە تەنها هاوکاری چەند تاجرێکەکەی تەنها هاوکاری چەند بازرگانێکەکەی بەو شێوە تۆ ناتوانانی خزمەتی کۆمەلگا بکەی ناتوانانی ڕۆژی ئابووری بەرەو پێش بێت لەگەڵ ڕێزمە ئەمە وای کردەوە کە کۆمەلگەی هەرێمی کوردستان بەرەو کۆمەلگەیەکی ئیستهلاکی بەرەو کۆمەلگەیەکی بەکاربردن زۆر ساڵانە پارێکی زۆر لە هەرێمی کوردستان پارێکی زۆر لەم گەنجانی هەرێمی کوردستان لە مەعاشخۆر یان ئەوانی کە ڕاتبیانی لە هەرێمی کوردستان بڕاتە دەرەوە لە ڕێی ئستهلاکردنەوە لە ڕێی کاڵا و کاڵاکانی هەمومان نەزانین کە لە ناوخۆیان بەرهەم نایە هەمووی لە دەرەوەی وڵات یەبەر کوردستان ئەمە وای کردووە کە ساڵانە پارێکی زۆر لە هەرێمی کوردستان بڕاتە دەرەوە بۆ هەرێمی کوردستان وەجاری تر نەگەڕێتەوە بەڕاستی یەکێک لە سیاسەتەکان ئەگەر حکومەت بیویستایە سیاسەتێکی دارایی نە ئێمە کەمما کردیتەوە نە حکومەتی هەرێمی کوردستان کەمی کردیتەوە دوای 2023 هاتنی ئەمریکا و هاوپەیمانان و لەگەر عێراق ئەو کاتکەم کراوە کە بەو شێوە بوو کە خەڵک بەگشتی لە عێراق ناکە لە کوردستان بە تایبەتیبی ئەو کارە ئەمە باسی کالا دەکەین کە کالایەکان بابەتە نابێت برێم کە دێرە ناو کوردستان هەمووی ناو کوردستان نامینێتەوە زۆریشی لە کوردستان دەستە دەرێت تیجارەتە خەڵک دەینی لە کوردستان دەبینێتەوە دەستە بەغدا دەستە بەسڕا بە هەمان شێوە لەو جێگانە دێن ئێمە بووینە مرکزێکی پەیوەندی بینی عێراق بەگشتی و دەوڵەتەکانی جیرانیش بە تایبەتی یعنی ئەمە نابی ئەو کاڵانێک کە هەموو دێنە ناو کوردستان هەر هەمووی لۆ کوردستانە ئەو تازیرانە کە دەینن لە کوردستان هەمووی سەرف دەبی نەخێر هەمووی دەڕوا لۆ بەغدا دەڕوا لۆ بەسڕا دەڕوا لۆ پارێزگاکانی تر دەڕوا بە هەمان شێوە لەولاشەوە دێ ئێمە خەتین ئێمە دەمانەوێت ئەو منتیقەیە ببدایکی ئەگەر ڕێگەم پێ بێ من جوابی ئەم قسانی جەناب بەوایەمەوە داهاتی ساڵانەی ئەمە دانیشتوانی هەرێمی کوردستانە ناخۆیان سەیریکەین بەڕاستی هەمومان نەزانین کە زۆربەی داهاتەکان بەچی زۆرە کەلوپەلێک ڕوا با باسی ئەوە نەکەین چەند تاجرێک لە دەرەوە شتێنن دەیبەنە شارەکانی جنوبیان دەرەوەی وڵات باسی ناوخۆی هەرێمی کوردستانەکەین داهاتی تاکانی هەرێمی کوردستان هەمومان زۆر بە واضحی زانین داهاتەکان بەرەو کوێڕەوە هەمووی بەرەو خەرجکردنە ڕوا بۆ کاڵانی کە لە ژیانی ڕۆژانەیە لەوانەیە زۆر زەروریش نەبێ ئەو کاڵانە مەسەرەن سیاسەتی حکومەتە بەڕاستی باسی ئەوم بۆ کە حکومەتی ئەمریکا کاریدانەوە بەڵام 7 ساڵ تێپەڕیەوە بەسەرەوەی حکومەتی ئەمریکا و یاسایی داڕشت ئێمە لە 92 حکومەتی هەرێم با بڵێن ئیداری منطقی کوردستانەکە بۆ تا ئێستا حکومەتی هەرێم بیری لەو نەکردەوە کە خۆی مستەقیل بێ لە خۆی یاسا دابڕێژێ بە پێویستی هەرێمی کوردستان نەکچاو لە بەغا بکەین نەکچاو شوێن کەوتووی وەزعی بەغا جیاوازە لێمە بەڕاستی نابێت برێم ئێستا لە کوردستان هەر هاتی خەڵکێ لە کوردستان هەموو دەیەوێ موچەخۆربی خۆ کەس ناوێ ئیش بکە کە موچەخۆریش بوو واتە مستهلیک دەبی واتە بێ ئیشە و بێکارە و واتە هیچ بەربوومەکی دیاری نییە ئەو کاتە بەس موچەکە وەردەگری و واتە سرف دەکات تا سەریمان حکومەت کاک ئەدەم پرسیارێکە ئایا ئەتوانین بڵێ کە هەرێمی کوردستان خاوەنی سیاسەتێکی دارایی سەربەخۆ خۆیەتی یعنی بۆ ئەبێ هەرێمی کوردستان لە هەموو شتێکە لە داڕشتنی سیاسەتی دارایی خۆیان پشت بە بەغا بەسێ لە کاتێکە هەرێمی کوردستان بۆ سیفەتەی کە هەرێمێکە بۆ سیفەتەی کە ژیانێکی سیاسی سەربەخۆیە پێویستە مافیەوەیە بێکە لە ناو چوارچەوەی هەرێمەکەی خۆیان بۆ گەشە پێدانی ئابووری هەرێمەکە خۆی بە پێ ئەو گەشە سەردە لە ناوخۆی لە هەرێمەکە ڕۆیە سیاسەتێکی ئابووری دابڕێژێ بەڵام تۆ هەموو شتەکان ئەبێتەوە بۆ وەزبن بە بەخاوە سیاسەتی خۆی هەیە کە سیاسەتی خۆی هەیە بەڵام وەکو بە جەنابتم گوت ئەمە لە چارچیوەیەک دەژێن ئەو چارچیوەیە هەمووی تەسیری لەسەر کوردستان هەیە لە عێراقت بەگشتی لە ئێران لە تورکیات لە سووریات لان دەوڵەتێک لە جیرانەکانمان بای خۆی تەسیراتی لەسەر کوردستان چه هەنگاوێنراوە بەرەو باشکردنی سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستانە یعنی حکومەت چی کردووە هەنگاو بنێ بۆ یا پەرلەمان چی کردووە بۆی کە یاسایەکی تایبەت بە خۆمان بنووسینەوە بابەجەناب برێن بەگەڕخستنی کۆمپانیای شەریکەی تەمینە لە هەرێمی کوردستان و هەروەها لەو فترەی ئاخیری تقریبا 2-3 هەفتە پێش ئێستا بڕیارێک دەرچوو کە بەڕای تۆ کاگەدەم بەگەڕخستنی شەریکاتی تامین لە هەرێمی کوردستانە چ کارێکە کاتە سەر و بوژانەوە لە هەرێمی کوردستانە ئێمە پێویستیمان بە گەشە پێدانی وەبەرهێنان هەیە لە ناوخۆیان پێویستیمان بەوە هەیە کە لایانی سناعی گەشە پێ بدەین
بەێ بە جەنابەت دەرێم ئێمە لە کوردستان ئێستا لێژنەیەکی تایبەت لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی دارایی کار بۆ ئەوە دەکا کە کۆمپانیای شەریکەی تامین کار بک بە شێوەیەکی سەردەمیانە و بتوانی هەموو ئیش و کارەکانی تامین لە کوردستان جوابی من بیتەوە لەگەر ناوە چ کارەگەریەکیە لەسەر بژانەوەی هەرێمی کوردستان زۆر سپاس ببوورە هەموو کە دێن ئەو زۆر سپاس کاک شرکۆ ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک شتی گرنگ دەبین ئەوی شەوەیە بوونی پەیوەندێکی بازرگانی بەهێز بە سافقاتی ملیارها دۆلار لەگە وڵاتانی دراوسی ئێران و تورکیا و وڵاتانی دیکەش ژمارەیەکی یەکجار گەورەی کۆمپانیا بیانەکان تورکی ئێرانی ئەوروپی بینین لە هەرێمی کوردستانە خەریکی سەرمایە گوزارین ئایا هەموو ئەمانە هێمایەکی ڕاستەقینەنین بۆ سەرکەوتنێکی گرنگی سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستانە کاگومێت ئەمەی کە جەناب بە باسیەکەی زیاکردنی حەزمی بازرگانی بێکمانە بێتەوەی گەشە بێتان بەڵام دوو لایەنی هەیە کاگەدەم لە لای قەڵێمە هەساوی بەکەمکردنەوەی باجەکان یعنی حکومت دەرگای وڵاکرەوە بۆ کاڵاکان کە ئەمە وەکووتمان لایانی جابی هەیە لەو دابینکردنی پێدایسانی کە کۆمەلگا پێویستی لایەنە سبیەکەشی کە زیاترە لەوەی ئەوەیە کە سناعەتی ناخۆ بەروبوومی ناخۆ لە ناوە بات کاتێکە تۆ باسکەمەکەیت و لە بەرامبەر کشتتوکڵ بەرهەمی کشتتوکڵی ئێرانیا تورکیا وڵاتێکە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە تا ڕادێک زۆر مستەقرتر بوو لە عراق ئێران وڵاتێکە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە مستەقرتر بوو لە عراق ئەمانە بەروبوومی کشتتوکڵیان تا ڕادێکی زۆر پێشکەوتوترن هەرێمی کوردستان کاتێکە تۆ بازەکان کەمەکەیتەوە بۆ نمونە لەسەر خواردەمەنی کە خۆمان زۆر بە ئاسایی بینین ئەمەوای کردووە کە فەلاحی کورد ناتوانێت منافەسەی و بازاڕانە بکە حکومت لە دوو لاوە زەریاوە لە فەلاحەکان یەکەمیان دەرگای وڵاکرۆ بۆ بەروبوومی دەرەوە کامە سیستەمێکی دارایی زۆر فاشی لەگەتەوە بۆ شێوە دەرگا وڵاکەی بەروبوومیەتە ناوخۆ منافەسی کاڵاکانی ناوخۆکە بەروبوومی ناوخۆکات دووەمیش وکوتمان وڵاتانە تەکنۆلۆژیای بەرزیان هەیە ینی زۆر باسایە توانن بێن بازارەکەی و داگیر بکەن کەواتە لەم بیناشێت زەرری کرد فەلاحی ناوخۆ با بڵێن یا بەرهێنەری ناوخۆ تووشی زەرەر بوو کامە بێتەوەی بڵاوبوونەوەی بێکاری و لە هەمان کاتێکە ئەدەم ئاماژی بۆ کراوە خەڵکیش ناکات بێگومان خەڵکیش ناکات چۆنیش کاتێکە سوور بزانێت لە شوێنێکە ئیش بکات حکومت زەڕیبی لابردو لەسەر کاڵاکان کاڵای گێتە ناوخۆی وڵاتەکەەوە لە دەروی وڵات زۆر بە هەرزانتر لەبەری شەریکی گەورەتر بەرهەمێنێ کاتێکە تۆ شەریکە ئینتاجی زۆرە بێت بێگومان کولفەی داوازێک کە کولفەی داوازی توانێت بە سیادی کەمتر بیفرۆشێت لە چاو بەرهەمێنەری ناوخۆیە کاتێ بەرهەمێنەری ناوخۆچاوی لەوە بێت کە بازار بەو شێوەیە داگیر کراوە لەلایەن چوادەورەکەەوە لە ڕێی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە سیاسەتەکەی وەکوتوان دارایەکی زۆر باش نییە یان دراسێکی باش بۆ ناوخۆی هەرێمی کوردستان نەکراوە بێگومان خەڵک ناچی ئیش بکات لەبەرەوەی کە کەس ناچی ئیش بکات سوور بزانێت دوو ڕۆژێکە زەرەر دەکات زۆر سپاس کەواتە کاکەدەم ئەوەی کە سیاسەتی دارایی هەرێمی کوردستان لەمەڕ گەشە سەردنی بازرگانی لە هەرێمی کوردستان و ئەو ڕقەمە زەبەلاحانەی لە ڕۆژنامەکان ئەیبینی لە ڕاستیە سەرچاوی هەژاری لە هەرێمی کوردستان و کۆتایی هێنانە بە بەنهێنانی ناوخۆ ئێمە سیاسەتی پەیڕەوکراو لە کوردستان ئێمە نارێن تەواوە بەڵام زۆرش پێشکەوتوترە لە عێراق و لە چاردەورەکانمان لەبەر ئەوەی ڕاستە مشینە یعنی نەتواندرایە ئەوانەی بەرهەمهێنەر لە کوردستان بەو شێوەیە وەکو لە دەوڵەتەکانی کە ترکە دەکرێن و یان لۆ ئێمە دێتن ئەو بەرهەمە بێتە جێگا بەڵام حکوومەتی هەرێم خۆڕانەوەستایە ئەوە بەو شێوە ڕابوەستیتن و تا ئەو ڕۆژەی کە وەکو جەناوی دەرێت بە تەکنۆلۆژیای ئەوە ئیستیغلالی ناو حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ نەخێر بەڵام وەکو جەنابی حکوومەت چەندایەکی ناوە لەو بارەیەوە لە چاردەوری ئێمە لە چاردەوری ئەو دەوڵەتانە دەژێن خۆ دەبی تەعاملمان لەگەر ئەو دەوڵەتان نابی لە هەر ڕێگا لە ڕێگایەک خۆ دەبی تیجارەتیان لەگەر بکەین خۆ دەبی گۆڕینەوەیان لەگەر بەڵام تاواستەی کاگە دەمەگەر ڕێگەم بێ تاواستی تیجارەتیان لەگەڵ بکەی کە نەبێتە هۆی لە ناوبەرنی بەروبوومی ناخۆ بەداخەوە بازرگانیکردن لەگەڵ ئێرانەیە لەگەڵ تورکیا بۆتە هۆی یەکەم لە ناوبەرنی بازاری ناخۆ دووەمیش تا ئێستا هیچ وڵاتێکی نەتورکیا نێران هیچ مەسلحەتێکی هەرێمی کوردستان نابارێزن هەر ڕۆژێک بابە جەنابەت برێن بەروبوومی ناخۆ هۆی سبەبی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان نییە وشکە ساڵی بووە چەند ساڵ مەشاکلی ترا بووە ئەوە چۆلبوونی گوندەکان ئەماگە تۆ قسە لەسەر کشتتوکڵی خۆ تەنها کشتتوکڵ ناگرێتەوە وەرهێنان کاگەت هەم تەنها کشتتوکڵ نیە پیشسازیشمانەیە پیشسازیش نەیتوانیەوە گەشە بکات ئەویش بۆی سیاسەتی حکوومەتی هەرێمەوە دەرگاکانی وڵاتەوە بۆ بەروبوومێکی بێشمار گوندەکان بووە ئەوانە هەمووی هۆی ئەوە بووینەکە ئەگەر نا کوردستان خۆ کاتی خۆشی بەروبوومی هەبووە ڕزەکانی هەبووە گەنموجۆی چاندیە برنجی هەبووە بەڵامکانی ئەو ئاوکانی ئەو کانیاوکانی ئەو وەختەی ئەو هاتەی کە پێشترێ هەبوو ئێستاکە ئێستا لە گوندەکان بیر هەیە پێشان کانی لە کانیەک ئاویان دەینە ئێستا هەموو لە بەبیری ئیتوازی ئاویان لۆبێ ئەوانە
هەموو مەشاکلین لە حکوومەت یاریێمی کوردستان دروست بووینە معناوە نییە سیاست ئەو وەزعی کە ئەو جەنابی باسی دەکا ئەوە مانەوەی چەندەها ساڵی پێش ئێستا کاگەتەم باسی بازرگانیەکەی لەم ڕۆیات تکای با لە مۆزوعەکەن زۆر لانەین باسی بازرگانیەکەن لەم ڕۆیات جەنابی کە باسمان کرد و کاڵانی لە هەرێمی کوردستانێتە ناوخۆوە ئەگەر تۆ لایانی کشتتوکاڵ بڵێ بۆی کەم ئاوێ بۆ هەموو کشتتوکاڵی پێویستی بە ئاو نیە بۆ نمونە گەرم و جۆ لە هەرێمی کوردستان زۆر پێویستی بۆ بڕا ئاوە زۆرە نیە یان پیشەسازی با بڵێن پێویستی بە ئاو یا زەوی نیە پیشەسازی لە هەرێمی کوردستانە بۆ زۆر بەرەو کەمبوونەوە ڕۆیشتویان ئەو گەشتەکردنی کە کردویشێتی لاسی پێویستانە ئیش بۆ هۆی تەنها هۆی سیاسەتی دارایی حکوومەتی هەرێمە یا سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستانەکە ئەوەی بازاری زۆر سپاس کاکە زۆر سپاس کاکەدەم ببوون ئەمە پرسیارێکت لێ بکەم لە سای ئەو سیاسەتە دارایی کە هەرێمی کوردستان پەیڕەویەکە ئەکرێ بە داتا پێم بڵێ ڕێژەی بەشداریکردنی بەرهەمی ناوخۆ بەرەمهێنانی ناوخۆ لە کشتتوکاڵ و لە کارتەکانی تری بەرەمهێنانە وەکو پیشەسازی ئەوانە تا چ ئەندازەیەک ڕێژەی لە سەدا چەندی بەرەمهێنانی ناوخۆ پێویستەکانی بازاری هەرێمی کوردستان پڕکاتەوە ئێمە بە جەنابەت برێن ئێستا تاکو ئێستاکە حکوومەت یاریێمی کوردستان کە ئەو سولفانەی کردەوە وەکو دروستکردنی دەوازنا وەکو ئەو زراعەتە یعنی زۆر شت ئێستاکە گۆڕاوە لەگەر چەند ساڵ ئێمە دوایی دەبی ئەوە بزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە و هەروەها بەوەقت چەند داواکاری لەلایەنی خەڵکەوە ئەوە بەشی شەیدانە ئەوە ئەنفالە ئەوە بێک پەکەوتووە ئەوە یعنی چەند شتی وای لەسەرەکە بتانی ئەوانە هەموو هەنۆکەینە جێبەجێ بکات لەبەرەوەی چونکە ژیانی خەڵکە و هەروەها ئەوەی کە وەکو جەنابیشتان باسکە من باسم کرد ئێمە سیاسەتی حکوومەت یاریێمی کوردستان تاکو ئێستاکە وا بووە کە بنیەی تحتی کوردستان ڕێک بێختەوە و هەروەها ئەو جا بێتە سەر ئەوانەی کە کشت و کالیە ئەوانەی کە سیناعیە حتمما هەرێ حکوومەت یاریێمی کوردستان فکری کردیتەوە لەوەی کە لە باتی فندق مەسنەعەک دروست بکرێ هەزاران کاری تێدا بکە ئەو معاملی چەمەندۆ دروست بکرێ یانەکو ئەو مەزرعی گەورە دروست بکرێت کە بوومە بەکار بێنە ناو کوردستان بەڵام ئێمە هەندێک شت لە پێش هەندێک شتە یعنی زۆر سپاس کاکەدەم کاک شەرکۆ بۆ باس لەوە نەکەین کە دواکەوتویی یان پاشەکشەی بەرهەمی ناوخۆ لە هەرێمی کوردستان چه کارتی پیشەسازی بە چکەتی کوشتخوای لە هەرێمی کوردستان بۆ ئەگەڕێتەوە کە لە ئەساسا تەکنیکی پەیوەندەکانی بەرهەمێنان لە هەرێمی کوردستان تەکنیکێکی دواکەوتو کاتێکە تەکنیکێکی دواکەوتو بوو ئەو کاڵای کە بەرهەمهێنێ نرخێکی بەرزی دەبێت و کولفێکی زۆری دەبێت تێچوونەشی بەدەستی دەبێت و بەمەش قورستر لەسەر ژیانی خەڵک دەکەوت بەڵام بە پێچەوانەوە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سین ئەو کاڵایی کە لێرە بەرهەم دەهێنرێت بە نرخێکی یەکجار گران بەڵام لێ بە زۆر هەرزانتر و بەکەمتر ئەگاتە بازارەکانی کوردستان ئایا خەڵکی ئێمە مافی خۆتی تەڵەب لەسەر ئەم کاڵایە بکە کە بەشێکی هەرزانتر دەستەکەوێت نەک بەرهەمی ناوخۆ بەکاربێنێ یعنی هەر ئەساساً پەیوەندی بە سیاسەتی دارایی حکوومەت یاریێمەوە بە قەدەوەی پەیوەندی بە دواکەوتووی تەکنیکی بەرهەمهێنانەوە هەیە بەڕاستی معادلەکە زۆر ڕوونە ئیش کە بریتە لەمە حکوومەتی هەرێم بۆی کە پیشسازی بەرەو تەکنۆلۆژیای پێشکەوتوتر بەرێت بۆی کە پیشسازی بەرەو مستەوایەکی بەرزتر بەرێت پێویستیمان بە سەرمایە وایە کاگەدەم ئاماژەی پێکردڵێ بودجەی هەرێم چەند فەرعێکی زۆری لێبێتەوە دیسان هاتۆ سەقسەکەی ئیش لە ڕووی خەرجەکانەوە ئەنفالکراوانی هەیە شەیدانی هەیە لەگەڵ کاگەدەم ئەمانە زۆر ڕاستن ئەوە پێویستی ژیانی ڕۆژانەشن کە حکوومەت دەستێ بەم ئیشانەوە لە هەموو وڵاتەکان بەم شێوەیە تەنها لە کوردستان نیە مشتێکی زۆر شاز نییە بڵێ لە کوردستان جێبەجێکرێن خەلەلەکە لەمایە بەڕاستی تا ئێستا حکوومەت بۆ بیری لەوە نەکردەوە کە پشت بەستی بە وزەی خۆی ئەوەکو ئێستا باسمان کرد حکوومەت لە ساڵ 75 بودجەکەی ڕۆ بەرەو معاش بۆ بەشێوی ڕەواتب یا با بڵێن بەشێوی خەرجی ئەچێت بۆ مۆزەفەکان لە لایەکترەوە ئەم پارانە ئەگەر سیستەمێکی بانکی پێشکەوتومان هەیە کە یەکێک لە خۆی لە پرسیارەکان ئەمێ لە سیستەمی داراییە کە سیستەمێکی فاشیلە یان سەرکەوتوو نیە بۆ سیستەمی بانکی تا ئێستا وای لێ نەکراوە کە ئەم پارانە هەمووی بەرەو استێلاک نەڕاست تۆ ساڵانە لە ساڵ 75 بودجەکە مادامە ڕوا بۆ معاشوەرەکان کاگەدەم ئەڵێ ئەمانە مستهلیکن بەڕاستی بەو شێوەیە نێشتەکە لە وڵاتانی پێشکەوتوو مستهلیکیشی تایە ڕێژێکی زۆریش کارمەدەن مۆزەفن و هەرمی کوردستان بە تەنها مۆزەفی نییە هەموو وڵاتەکان مۆزەفیان هەیە هەموو وڵاتەکان ئێمە چەندێکمان پێویستمان بە کارمەندی ئەوانیش پێوانیان پێویست بە کارمەند هەیە بەڵام لەبەرەوەی کە سیستەمێکی دارایی و سیستەمێکی بانکی پێشکەوتویان هەیە ئەمانە هەڵەسن بە کۆکردنەوەی ئەگەر ڕێگەم پێبێ هەڵەسن بە کۆکردنەوەی ئەم پارەی ئەم کەسانە لە باتوی کابرا سیارێکی بیکا بە دوانیا سیان کەس شتێکی زەروری نییە
ئەگەر چای لەوە پێ سیستەمێکی تۆکمە هەیە لە بانکەکانە بانکەکان فایدێکی باش بن بە هاوڵاتیان پارەکانیان نەبن بە بانک حکومە دەتوانێت چەندێک خۆی بوجێ هەیە 2 ئەوە نەزیات 3 ئەوە نەبووجە کۆکاتۆ تەنها لە ڕێگەی بانکەکانەوە تەنها لە ڕێگەی کۆکردنەوەی پارەی هاوڵاتیانەوە بانکەکان چالاک بکات بانکەکان وا لێ بکات کە ئەو ئابووری ئەو وژانەوەی کە هەیە پێی هەسێ ینی شانبەشانی حکوومەت بانکەکانی تەنها پێسێ کاگە دەم با لەلای بەو شێوەیە نەبێت کە واتێ نەگەن کە حکوومەت تەنها واجبی حکوومەتەکە هەسێ بە کاری ئەوبەرهێنان لە هەرێمی کوردستان یا بوژانەوەی پیشسازی و کشت و کاڵ بێگومان بانکەکان ئەتوانێت شانبەشانی حکوومەت بگرە زۆر زیاتر لە حکوومەت پارە کۆ بکاتەوە گەر سیستەمێکی چالاکترمان کردێتەوە کاکێ باسمان لەوە کرد کە بانکەکان لە هەرێمی کوردستان کە باسم کرد تقریبا 2 تریلیۆن تا 3 تریلیۆن دینار ئەدی دایکیانە چێ خۆنیان دایتە حکوومەت غێر دایتیانە ئەو کۆمپانیایە و ئەو سەرمایهدارانەی کە کاری پێ دەکەن کاگەدەم تۆ باز لە 2 تریلیۆنەکەی لە چاو بودجێ حکوومەتی ساڵانەیە ئەمە ڕێژەکەی کاتت نزیکەی لە سایە 15 بۆ لە سایە 20 ئێمە باسی واکەین کە بانکەکان ئەتوانێت زۆر لە بودجەی هەرێمی کوردستان کە ساڵانە 14 میلیۆنیان 15 بوو 15 میلیارد دلارە ئەتوانێت زۆر لەوە زیاتر کۆبکاتەوە گەر بانکەکان سیستەمی دارایی سیستەمی بانکان لە هەرێمی کوردستان لەوە چالاکتر بێت کە ئێستا هەڵسن بە ئیشوکارەکان بانکەکانی ژۆ گوتمان ئەو ڕێژەی کە تۆ باسیەکەی 2 تریلیۆن بەڕاستی بۆ هەرێمی کوردستان بڕێکپاری زۆر گەورە نییە ئەو تەنها فەرعێکی بانکێکە زۆر سپاس کاکەت هەم لە دوای بەتایبەت لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە داهاتی تاقەکەس بە شێوەیەک لە شێوەکان بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆ بە معنایکی تر ئەو بڕی ئەو داهاتەی کاتێدا بەدەستی هاوڵاتی لە ئاستێکی بەرزایەوە ئەمەش بۆتە هۆی زۆربوونی ئیسیلاک یا زۆربوونی خواست لەسەر کاڵاو خزمەت گوزاری لە بازارە و ئەمەش بێگومان نسبەتی ئیسیلاکی زۆر کردەوە پرسیارەکەی من ئەمەیە ئێوە سیاسەتێکی دارایی واتان نییە کە بتوانێت ئەو پارەیە لە چنگی هاوڵاتیان دەربێنن لە باتی ئەوەی ئەچێ بۆ ئێستیلاک بچێ بۆ ئێستیسمار و قازانچکە بۆ نمونە سیاسەتێکی بانکی ئەو تۆگە خەڵک کار لەسەر ئەمە بکە یان دامەزراندنی شەریکەی مساهمە لە دنیای شەریکەی مساهمە گرنگێکی گەورە هەیە و لە کوردستانە ئەم دیادێ زۆر کەمە یا زۆر لە سەرەتایە کە بێگومان شەریکەی مساهمە ئەتوانێت ڕۆڵێکی یەکجا گەورە ببینێ هەم لە قازانچکردنی هاوڵاتیان و هەم لەوەی ئەو پارەی کە لە بەدەستی هاوڵاتیانەیە نسبەتی ئێستیلاکەم کاتەوە بچێ بۆ ئێستیسمار بەێ ڕاست دەکەی بەڵام ئێمە لە کوردستان و لە عێراقیش بەگشتی دەبینین ئێستاکە پارەکان لە ناو هاوڵاتیان بەکاش ئیشی پێ دەکرێت واتە یعنی گۆڕینەوەی لە ڕێگای بانکەکان نییە تا بتوە ئەو پارەیانەی کە واتە ئەو پارە لە لای خەڵکە هەمووی لە بانکەکانەوە بی نەخێر بەڵام ئێمە خەریکە پرسیارە لە بەڕێستانەکەین وەکو نوێنەری حکوومەت یا وەکو نوێنەری نوێنەرایەتی وەزارەتی داراییەکەن بۆ وایە ینی بۆ تا ئێستا بانکەکان بە هاوڵاتیان بەکاژیشەکەن بۆ نیزامی بانکی نەیتوانیەوە لە زۆر لاوە گەشەمان کردووە لە زۆر لای ئیسیلاکەوە زۆر کە بازاری حڕ هەیە ئێمە تاکو ئێستاکە ئەو کڕین و فرۆشتن و هاتن و چوونە تەنها بۆ دەرەوە نەبی ئەگەرنا لە ناوەوە هەموو خەڵکەکە بە کاش ئیش دەکا پرسیارەکەمێ بۆ وایە بۆ بەو شێوەیە تا بەجەنابەت برێم بەێ بەجەنابەت برێم ئەمە ناتوانم برێمەت و پینە پارەکەت لە بانکدانێ بەڵام دەبی ئەمە ئالێتێک دابنێن جەنابەت بە خۆت پارەکەت بینێ بانک نە ئەمن زەخت لە جەنابەت بکەم بردەبی لا پارەکەت بینی لە بانکدان کەواتە بکەم کورتینی لەلایەنی حکوومەتەوە کە تا ئێستا هەڵنەساوە بە داڕشتنی سیاسەتێکی بەو شێوەیە کە سیاسەتێکی تۆکمەتە داڕژێ بۆ بانکەکان بۆ ڕێکخستنیکاری بانکەکان وا لە هاوڵاتیان بکە کە خۆیان هەڵ پارە بەرم و بانکان بێگومان هیچ وڵاتێک ناتوانێت بە زۆر بە هاوڵاتەکانی بەرێ پارە بەر لە بانک داینێت دەبی هاوڵاتی بەخۆی دەبی ئەتوو بوارێک بڕەخسێنی هاوڵاتی بەخۆی پارەکانی خۆی بیتەبا ئێمەش بەسمانەوەی ئەو بوارە بۆ نەڕەخساوە بوارە بۆ حکوومەت پێی هەڵاسی بیڕەخسێنێت بەجەنابتم گوت ئەو زروفانەی کە ئێستا زۆر هەیە لە کوردستان ئێمە لەگەر عێراق یعنی هەندێک مەوزوع هەیەات و هەندێک شتێ ناتانی هەموو ئیشەکان بە یەک مەرحەلا دەست پێ بکەی و تەواوی کەوی ئێمە دەستمان پێ کردووە چینە چەند ساڵ پێشی ئێستا لۆ نمونە لۆ جەناوت بینمەوە دوای ئازادی عێراق لە هەموو بانکەکانی هەولێر و دهۆک 2 میلیۆن دیناری تێدا نەبوو کە پارەکە گۆڕدراوە 5 میلیارد دینار لە ناو کوردستان هەبوو ئێستا بە عەکسەوە ئێستا خەڵکەکی زۆر پارەی لە ناو بانکەکاندا هەیە ئەو پارەیە کە ئێمە دەیدەنێ خەڵک کە باسی دەکەم 2 تریلیۆن و 3 تریلیۆن ئەو پارەیە خۆ حکوومەتی هەرێم نییە ئەوە ئی خەڵکە و ئی شەریکاتە و ئێوانەی کە
ئەو جموجلەیە کە بانک پێی دەکاتن ئەو پارانایی ئەوەیە یعنی خەڵک زۆر پارێ بەڵام بەو شێوە نییە کە ئێمە برێن با هەموو خەڵک ملتەزیمە پارەکانیان لە ماقان نەخێر کاشش لە بازار هەیەگەدەم تا ئێستا حکوومەتی هەرێم بۆ هەوڵی نێوە سیاسەتێکی تۆزی جیاواسر لەوەی کە لە بەغا پێیڕەوە کرێ خۆ دەزانی بواری وە بەرهێنان لە هەرێمی کوردستان چەند هەنگاوێکی ببوورە کاک ئەدهەم ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئەگەر بەر لە کۆتایی قسێکت ما بێ بڵێ سەرنجەک هەبێ بەلاتەوە گرنگ ببیڵی فەرمووتوانیت ئەمان یەک مەوزوع هەیە پێم خۆشە ئێمە لە هەموو دنیا و عێراقیش بەگشتی لە قەدیمەوە پێی گۆتریا دەوڵەتێکی نامیە دەوڵەتێکی سیناعی نییە ئەوە یەک دووش بەنسبەت ما وەکو بانک و وەکو وەزارەتی دارایی ئێمە هەموو هەوڵەکماندایە و هەموو هەولیش دەدەین بەڵام دەبی ئەمە سیاسەتی ئێمە بە هێواشی بی لەگەر ئەوەی کە بتوانین بە پێشکەوتن بەدەست بینین ناوی ئێمە بتوان ئێمە شتێک فەرزکەین زۆر سپاس حکوومەتی عێراقی 50 دیناری دروست کرد خەڵک وەری نەگرت زۆر سپاس زۆر سپاسەکەدەم کاک کشکۆکەر قسەی خۆتکەی زۆر بە کورتی بەڕاستی میش وتە دواوتەمەوەیە کە حکوومەتی هەرێم چیتر بە شوێنکەوتەی حکوومەتی بەغا یا بانکی ناوەندی بەغا نەبێت لە سیاستدارەکانە پیاسونەوەیکی جدی بکە بۆ ئەو سیاسەتی کە سەر هەرێمی کوردستان هەیە هەڵی سەمگەێنن تا ئێستا و سیاسەتی کە هیچ چەندێک زەرری بە هەوڵاتیانی خۆی گیانەوە چەندێک استفادەی پێگەیانەوە. زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی گوێتان لە بۆ گفتوگۆکردن و سەبارەت بە سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەرزان ئەدهەم کەریم ترۆژ بەرەوبەری باخی گشتی بەرەوبەری گشتی لقی بانکی ناوەندی لە هەولێر کە لە ڕێ SNGO لەگەڵمان بوو و بەڕێز شێرکۆ بورهان پسپۆری بواری دارایی بینانی بەڕێزی بەرنامەکەمان دەتوانن لە ڕێگەی ئیمێلی تەباداشناتەبات.NAT.TV سەرنجۆ بۆچوونەکانیان بگەین بە بەرنامەکەمان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس.